الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکان، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم محمد المصطفى هەموو تەمەنی 63 ساڵ بوو. لە 40 ساڵان بوو بە پێغەمبەر، لە 63 وفاتی کرد، واتە ژیانی پێغەمبەرایەتی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم 23 ساڵ بووە. لە ماوەی ئەم 23 ساڵەیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بانگەوازەکەی ئەو پەیامەی کە خوای گەورە بە پێغەمبەری دا کە ڕای بگەیەنێ بە مرۆڤایەتی بە چەند قۆناغێکا تێپەڕی. 13 ساڵی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە مەکەیە بوو، واتە مەرحەلەی مەکی، قۆناغی مەکە. ئەو قۆناغە قۆناغێک بوو بەڕاستی زۆر سەخت بوو لەسەر پێغەمبەر و یارانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زۆر ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیان چەشت، چونکە گەورە پیاوانی مەکە، ئەوانەی کە ڕئیس عەشرەت بوون، ئەوانەی کە دەوڵەمەند بوون، ئەوانەی کە کاریان بەدەست بوو لە مەکەیە، ڕازی نەبوون بە پەیامەکەی خوای پەروەردگار، چونکە لەگەڵ مەسلەحەت و بەرژەوەندی ئەوانە نەئەگونجا بە عەقڵی خۆیان. ئەگینا پەیامی خوا لە بەرژەوەندی و مەسلەحەتی هەموو کەسێکایە، بەڵام ئەوان واتی ئەگەشتن ئەم پەیامە دژی مەسلەحەت و بەرژەوەندیەکانی ئەوانە، بۆیە تا بتوانن دژایەتی پێغەمبەریانە کرد صلی الله عليه وسلم. کار گەیشتە ئەوەی کەوا بڕیاریاندا دوای ئەوەی کە دەستیان کرد بە لێدان و ئەشکەنجە و ئازاردانی یارانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تەنانەت خودی پێغەمبەری خوا، و دەستیان کردە کوشتنیشیان، بڕیاری کۆتاییان گەشتە ئەوەی کە پێغەمبەری خوا خۆشی بکوژن. بۆیە خوای پەروەردگار فەرزی کرد لەسەر مسلمانان و لەسەر پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم کەوا کۆچ بکەن لە مەکە دەرچن. ئەوە بوو خوای گەورە ئیزنی وا بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و یارانی کۆچ بکەن بۆ مەدینە. لە 13ەم ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر و یارانی کۆچیان کرد بۆ مەدینە. 10 ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینە مایەوە. ئەو ماوەیەی کە پاش کۆچی، پاش هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە ناونرا بە مەرحەلەی یا قۆناغی مەدەنی، یعنی قۆناغی مەدینە. ئەو قۆناغەی کە جیاواز بوو لە قۆناغەکەی پێشووتر. ئەم قۆناغە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یارانی بوون بە خاوەنی دەوڵەت، بوون بە ئازاد بوون، بڕیار کەوتە دەستی خۆیان لە جیاتی ئەوەی کەوا ئەشکەنجە و ئازار بدرێن نەخێر، بەڵکو بە ئەو پەڕی ئازادیەوە مزگەوتیان دروستە کرد، دینداریەتیان نەکرد، تەنانەت دوژمنەکانشیان لیان ئەترسان، و ئیسلام بوو بە خاوەنی قووەت و هێز و دەوڵەت. بۆیە ئەو هیجرەتە، ئەو کۆچکردنە بە وەرچەرخانێک ئەژمێررێ لە مێژووی ئیسلامە و لە مێژووی مرۆڤایەتیە. بەڕاستی هەموو شتەکان گۆڕا، هەموو شتەکان گۆڕا. هیجرەت زۆر زۆر گرنگە. لە ماوەی دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کرد بۆ مەدینە، واتە لە 13ەم ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، حتا وەکو فەتحی مەکە کە لە ساڵی 8 کۆچی ڕوویدا، یعنی کە مسلمانان گەڕانەوە مەکە ئازاد کرا لەو بتانە، لەو تاغوت و ملهوڕانە،
خوای گەورە مەکە و ماڵەکەی خۆی ئازاد کرد سەردەستی پێغەمبەر و یارانی ئەو قۆناغە هیجرەت و کۆچکردن تایە فەرز بوو لەسەر هەر مسلمانێک کە شایەتمانی بە هاوردایەوە بۆیەتە ئیسلام ئەبێ کۆچی بکردایە بۆ مەدینە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیجرەت لەو مەرحەلە و لەو قۆناغانە بوو بە فەرز خۆشەویستەکانم هەر کەسێ هیجرەتی نەکردایە و عوزری نەبوایە زۆر زۆر گوناحبار ئەبوو تەنانەت حەسابی مسلمانی بۆ نەئەکرا لەسەر ئەوە چەندین ئاەت و چەندین حەدیثی پێغەمبەریش هەیە صلى الله عليه وسلم من ئەوەی کە ئەمڕۆ حەزەکەم عەرزتانی بکەم لە پاش ئەوەی کەوا 8 ساڵەکە تەواو بوو فەتحی مەکە کرا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی لا هجرة بعد اليوم ولكن يا بعد الفتح ولكن جهاد ونية فەرمووی لە ئەمڕۆ بەدواوە ئیتر هیجرەت نەما هەر کەسێ مسلمان ئەبێ لە وڵاتی خۆی ئەمێنێتەوە و هەوڵ ئەدا ئیسلام بڵاوەکاتەوە ناو خەڵکە یعنی لە دوای ئەوەی کە فەتحی مەکە کرا هیجرەت لە فەرەزیەت کەوت بە نەسی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من لێرە حەزەکەم ئەمڕۆ شتێکتان عەرزکەم طبعا کە هیجرەت لەو ماوەی 8 ساڵە فەرز بوو ئەجر و پاداشتەکەشی زۆر زۆر گەورە بوو زۆر زۆر گەورە بوو حەزەکەم حەدیثێکتان عەرز بکەم کە بۆ ئێمەی مسلمان ئەمڕۆ زۆر گرنگە ئەویش حەدیثێکە کە ئیمامی مسلم بۆمانی ئەگەڕێتەوە هەروەها ئیمامی ئیبن ماجە لە معقەلی کوڕی یەسارەوە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم العبادة في الهرج كهجرة إلي پیغمبری خوا صلى الله عليه وسلم أفرمي عبادت کردنو پرستنی خوا لکاتی هرجا وەک ئەوە وایە هیجرەت بکەی بۆ لای من هیجرەت کردن چەند فەرز بووە چەند گەورە بووە لە کاتی خۆیان هەر کەسێ لە کاتی هەرجا هەر کەسێ لە کاتی هەرجا عیبادەت بکە پەرستشی خوا بکە وەک ئەوە وایە کۆچی کردبێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرج چییە وعبادەتیش چییە ئەم دوو مەبەستە من حەزەکەم ئەمڕۆ عەرزتانی بکەم طبعا ئەو حەدیثە کە ئێستا عەرزم کردن بە ڕیوایەتی تر هاتووە ئیمامی ئەحمەد و تەبەرانی ئەیگێڕنەوە هەر لە معقەلی کوڕی یەسارەوە ئەفەرمێ العەمەل في الهرج كهجرة إلي واتا كاركردن لكاتي هرجة وكوا هجرة بكي بولاي من وللرواية إمام أحمد وإمام طبراني شال معجمي كبيرة هاتوا هرلا معقلي كري يسار وأيجريت وكوا بيغمري خوا فرمي العبادة في الفتنة كهجرة إلي طبعا أمدو روايتي تر يارمتي ما ندن بو أوي حديثك بجواني شرح بكم بو بريستان خوش يسكانم عبادت کردن لهرجا و کوچ کردن بولای پیغمبر صلی الله علیه وسلم یعنی چی هرج چیه پیشا باسی هرج کم ام جارو مسر باسی عبادت هرج خوش یسکانم ما موسایان من بالکتبکان انا باسیان کردو لوانا مثلا افرمن هرج لزمان عربية للغة عربية يعني الفتنة والاختلاط والتباس الأمور ببعضها فتنة واتا آجاوة لزماني آجاوة لزماني أوي كشتكان تيكلبو به حقنا حق تيكلبو به أوي كالحديثة كي بيغمرها هاتوا صلى الله عليه وسلم أفرمي زمانيك دي ليلي أكوي تشتكانوا حق هي راستي هي بلام ليليك رؤى دا لنا وخلقيا خلق كان حقا ليه تيكل أبي لقلنا حقا همو كسي ادعاء حقك او كاتا خلق نازاني خلقي عوام بتايبتي اوي كي نروات خزمتي علماء لخزمتي زانيانا نبي نازاني حق چيه ليتيك الابي برشاوي الرونية لشرع شاهات وزانيان من فرميانا هرج واتا كثرة القتل وشدته بغير وجه حق واتا كشتن زوري كشتار بنا حق بريقايكي نحق ام هرجة وشي هرجة لچن شويني كتري احاديثي بيغمرها هاتوا صلى الله عليه وسلم عندي كيان
عرزي برستانا كم هم إسفادي هي هم معناه هرجيش وواضحي لويرون أبيتوا. إمامي بخاري وإمامي مسلم بو معنى جرنا ولا أبو هريرة وخوالي الرازي بي أفرمن بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرموي يتقارب الزمان وينقص العمل ويلقى الشح ويكثر الهرج. قالوا وما الهرج؟ قال القتل. بيغمر فرموي زمان يقديت لا يعني لباش بيغمر إخوة صلى الله عليه وسلم واي بيتي دنيا نزيك بيتوا يعني كاتكان زور ليك نزيك أبيتوا واي بيتي حتى كزاني جمعة لدواي جمعة صال لدواي مانغ لدواي مانغ صال لدواي صال زور بسريعي أروى زور بخيراي أروى وعملوا كردوا كم أبيتو قصة زور أبي همو خلص يقصعك خلق زواني دريجة بلام عملي نية دا أنشي بود 2 ساعات قصعك بلام سيركي هيج عمليكي نية هيج كردوية بقصكاني خويناك. ويلقى الشح واتا رزيلي وبيسكي زور أبي تاواي بيتي براناي برجيتا سر براي خوي باوك لا لكوري خوي ناكاتوا كور لا لباوك دايكي خوي ناكاتوا أولا الرزيلي وبيسكي زيادكا. ويكثر الهرج وهرجيش زور أبي وتيان تشيا أي بيغمري خوا هرج تشيا فرموي كشتن. للرواية كتري إمامي مسلم وإمامي بخاري هاتوا لشقيقة وكتابعية أفرمي أبو عبد الله وأبو موسى بيك ودانشتن هرديان صحابي بيغمرن صلى الله عليه وسلم باسيان كرد. أبو موسى فرموي بيغمري خوا صلى الله عليه وسلم جوم لي أبوه فرمويتي إن بين يدي الساعة أياما يرفع فيها العلم وينزل فيها الجهل ويكثر فيها الهرج. بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي لبيشي قيامة زمان يدي نفامي زور أبي وعلم زانستي شرعي زور كما كالنا وخلقه وهرجيش زور أبي واتا كشتاريش زور أبي. إمامي مسلم أبو هريرة وبما نجرته الحديث كأفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي والذي نفسي بيده لا تذهب الدنيا حتى يأتي على الناس يوم لا يدري القاتل فيما قتل ولا المقتول فيما قتل. فقيل كيف يكون ذلك؟ قال الهرج القاتل والمقتول في النار. بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي أم دنيا سين بوزاتي كنفسي مني بدسك الله دنيا تواو نابتا زمان دي واي بيتي اما نكشتار زور بي لنا وخلقا نبكوش ازاني بو خلقي كشتوا نكوش رايش ازاني لسر چي كشراوا وتياني بيغمري خواه چون فرموي لزماني هرجا لزماني لو زماني كشتار زور ابي خلق سري ليتيك اتشي بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموي او كاتانا بكوشو كشراو لاغري جهنمان يعني او كسي دسي بچه تخويني خلق لو زمانا هر لاغرايا اوشي كاكوجري بجدار لو شرانا بلام الروال جاتي وي خلق بكوجي اي كوجن بيش او خلق بكوجي اي كوجن نك او كسي كلا مالا دانشتو توبيك داتبان مالك يا يعني او كسا دانشتو تين لنا حق اي كوجن اونا اما او كسانن كبجداري او جنگانا اكن بي اوي بزانن بوچيج بجداري اكن هیچ هوکارێکی شەرعیان بەدەستەوە نییە بەشداریەکەن ئەڕۆن کەس ناکوژن بەس ئەکوژرێن ئەوانش لە ئاگری جەهەنەمان. نەجات و ڕزگاری لەو ڕۆژانە چۆنە؟ یعنی ئینسان چۆن نەجاتیە بێ چۆن ڕزگاریە بێ؟ طبعا خۆشەویستەکانم ڕزگار و نەجات بوون لە عیبادەتی خوایە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەوڵۆ فەرمووی العیبادەة في الهرج كهجرة إليه. عیبادەتی خوا چۆنە؟ خۆشەویستەکانم طبعا عبادتي خوا فرضا لكاتي فتنة ولكاتي غير فتنة. خواه تعالى يبي بو عبادت دروس كردو كل سورة ذاريات آية 56 أفرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. يعني خواه يقول يمو جنوكشي بو عبادت دروس كردو بس عبادت خوش يسكانم لكاتي فتنة لكاتي آجاوية لكاتي كشتارة لكاتي أويا كأحزاب زور ببي لكاتي أويا كخلق سري ليتيك بچه لكاتي أويا كبكوجو كجراو نازانن بوچي أكوجرين نازانن بوچي خلق أكوجن ألو زمانه خوش يسكانم عبادت زياتر فرز زياتر بيويست بو أوي رزقارت ببي. خواه تعالى لقرآن بيروزا وعد داب مسلمانان
وعد دا لسورة نور آياتي 55 أفرمي وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. خوا وعدي داوە بە ئیمانداران بەو کەسانەی کە عەمەلی ساڵحەکەن بەو کەسانەی کە ڕوویان لە خوایە و وازیان لە هەموو شتێک هێناوە ئیلا ڕەزامەندی خوا نەبێ لەبەر خاتری نەفس و ئارەزوەکانی خۆیان شت ناکەن بەڵکو لەبەر خاتری خوا هەڵەسن لەبەر خاتری خوا دائەنشن ئەو جۆرە کەسانە خوا وعدی داوە سەرزەوی ئەداتە ئەوان ئەیان کا بە خەلیفەی سەرزەوی وەکو چۆن پێشینانی ئەوانی کرد بە خەلیفەی سەرزەوی و دینەکەیان پایەدار ئەکا ئەو دینەی کە خوا پێی ڕازی بووە و لە دوای ترسانیەک خوای تەعالا ترسەکەیان بۆ ئەگۆڕێ بە ئەمن و ئاسایش و خۆشی بەڵام بەو مەرجە عیبادەتی خوا بکەن شەریک بۆ خوا قەرار نەدەن جا هەر کەسێک لەو عیبادەتە لادا و کفر بکە ئیتر ئەوانە فاسقن بەڕاستی. لە ئاەتی ترا لە سورەتی ئەنبیایە هەر بە هەمان شێوە خوای تەعالا لە زەبوری داوودا نووسیەتی ولقد كتبنا في الزبور أفرمي خوای تەعالا من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. ئەم زەویە خوای تەعالا ئەیدا بە پیاو چاکان لە کۆتایی ئەیخاتە دەستی چاکان ئەگەر چاکان نەما ئەو کاتە خەڵق لەسەری ئەوێتە شەڕیان وەکو چۆن گورگ سەرەکەنە لاکا وەکو چۆن دوور لە ڕووی جەنابتان سەگ سەرەکەنە لاکا و ئەوێتە شەڕیان و هەر یەکێک بەشخۆی ئەوە ئەگەر پیاو چاکان نەمێنێت وەک لاکێ فڕێدا ئەوێتە شەڕ لەسەری بەس ئەگەر پیاو چاکان هەبێ خوای تەعالا لەوانێ سێنێت و ئیدا دەستی پیاو چاکانەوە. ئەمە وعدی خوایە لە قورئانە خوای تەعالا وعدی داوە کەوابوو بە عیبادەت ڕزگارمانە بێ بەڵام عیبادەت یعنی چی؟ عیبادەت شيخ الإسلام ابن تيمية أفرمي العبادة اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والأعمال الظاهرة والباطنة يان الباطنة والظاهرة لكتاب عبودية شيخ الإسلام ابن تيمية أفرمي عبادة ناوكي كويا ناوكي بوشي بوهمو أوي خوابي خوشة لكردوكان لقفتاركان هر کردوەیەک هەر گفتارێک کە خوا پێی خۆش بێ ئەوە عیبادەتە ئیتر ئاشکرا بێ و نهێنیش بێ ئیتر مەسەلەن بۆ منە نهێنی چۆنە نهێنی ئەوەیە کە هەنێشە تێ پەیوەندی بە بەینی خۆت و خواوە هەیە لە ناو دڵایە هەر عیبادەتە یعنی کابرا کە دانیشتێ بە خۆی زکرەکە بەینی خۆی و خوای بیر لە گەورەی خوا کاتەوە نیەتی وایە کارێکی چاکە بکە نیەتی وایە دوورکەوێتۆ لە خراپە تەوبە لە بەینی خۆی و خوا لە ناو دڵۆ ئەکە ئەمە عیبادەتە. کردەوەی ظاهری چییە؟ ئەوەیە مەسەلەن تۆ نوێژ بکەی ڕۆژوو بگری زەکات بدەی ئەخلاقت جوان بێ یارمەتی خەڵک بدەی سڵەی ڕەحم بەجێ بێنی بەدەمی خەڵکەوە بی یارمەتی زەعیف و لێ قەوماوەکان بدەی ئەمەشە کردەوەی ظاهر. هەموو ئەمانەی کە خوا پێی خۆشە ئەبێ بە عیبادەت خۆشەویستەکان هەرچی کردەوەی خوا پێی خۆش بێ عیبادەتە هەرچی کردەوەیکیش خوا پێی ناخۆش بێ پێچەوانەی عیبادەتە. لە سورەتی نەحل ئاەتی 97 أفرمي من عمل خوای تعالى أفرمي من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. ليه خوای تعالى عملي صالح لجنو لبياو بيكا وجن بيكا عملي صالح لكاتك كأو كسا إيمان دار بيه أنجامي بدا خوای تعالی لی قبول یکا و خوشترین ژیان و بەختەوەرترین ژیان بە نصیبی ئەو کەسە ئەکا ئەمە لە دنیا و لە قیامەتیشا پاداشتی گەورە و چاکەی بۆ ئەیان ئامادە کردووە خوای تعالی بەهۆی ئەو کردەوە چاکانەوە کەوابوو هەر کردەوەیەک ژن بیکە یان پیاو بیکە هەر گفتارێک ژن بیڵێ یان پیاو بیڵێ ئەگەر چاک بێ و خوا پێی خۆش بێ عیبادەتە. لحديث هاتوا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی ایمان هفتاو چند بشیکه یان شستو چند بشیکه برزکیان وتنی لا اله الا الله نزبکشیان لادانی آزارێکە لە ڕێی مسلمانان
و شەرمکردن تەنانەت شەرمکردن کە شتێک کە پەیوەندی بە دڵی ئینسانەوەیە بەشێکە لە عیبادەت هەر شەرمکردن خۆی بۆ خۆی بەشێکە لە عیبادەت لە حەدیثی تر هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ پێکەنین و زەردەخەنەی تۆ بەدەمی برایەکی ئیماندارتەوە خۆی بۆ خۆی سەدەقە و خێرە لە حەدیثە هاتووە ڕۆژێکیان ئەصحابەکان لەگەڵ پێغەمبەری خوایە بوون صلی الله علیه و سلم چاویان بە گەنجێک کەوت زۆر بەتوانا و خاوەن بازوو عەزەڵات زۆر گورج و گۆڵ بوو ئەم گەنجەیان بینی هەندێک لە ئەصحابەکان وتیان چەند گرنگە ئینسان ئەم گەنجێتی خۆیان لە پێناوی خۆیان سەرفکە یعنی بۆ غەزا بچێت و لە جەنگا بەرامبەر بە کافرەکان سەرفیکە یعنی لە پێناوی خۆ ئەوان وا تێگەیشتن بەس ئەوەیە کە لە پێناوی خۆیان شەڕەشمشێر بکەیت بۆ ئەو زەمانە غەزا بکەیت ئەوان وا تێگەیشتن جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرسێکی جوانی بە ئەصحابەکان دایەوە لەوێ فەرمووی ئەگەر ئەو کابرایە لە ماڵ دەرچوو بێ بۆ ئەوەی نان پەیاکە بۆ مناڵە بچووکەکانی ئەوەش فی سەبیل اللهە فەرقی نییە ئەوش لە پێناوی خوایە ئەگەر ئەو کەسە لە ماڵ دەرچوو بێ بۆ ئەوەی نان پەیاکە بۆ دایک و باوکی کە پیرن و ناتوانن نان ڕزقی خۆیان پەیاکەن ئەویش هەر خۆی بۆ خۆی فی سەبیل اللهە ئەگەر ئەو کەسە دەرچوو بێ لە ماڵ بۆ ئەوەی پارە پەیاکە تاوەکو ژنی پێبێنێ و خۆی لە گوناه بپارێزێ ئەویش خۆی بۆ خۆی فی سەبیل اللهە ئەمجا فەرمووی بەڵام ئەگەر ئەو کەسە لە ماڵ دەرچوو بێ بۆ ڕیا دەرچوو بێ بۆ ئەوەی شانازی بکە بەو باز و عەزەڵاتەیە کە هەیەی بە بان خەڵکا و خۆی فشکاتەوە ئەوە لە پێناوی شەیتانایە سەیرکردن برا بەڕێزەکانم یعنی بەخێوکردنی ماڵ و ناو عیبادەتە یارمەتیدانی دایک و باوک عیبادەتە ژنهێنان خۆی بۆ خۆی عیبادەتە تەنانەت لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە باسی عیبادەتەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئینسان تێکەڵبوونی لەگەڵ ژنەکەی خۆیان عیبادەتە وتیان ئەی پێغەمبەری خوا ئینسان ئارەزوەکانی خۆی تێرکە لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان ئەویش هەر عیبادەتە تۆ بۆ ئارەزووی خۆت ئەواکەی فەرمووی ئەی ئەگەر لە ڕێگای حرامە ئەنجامی بدا گوناح نییە وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا دەی فەرمووی بە هەمان شێوە ئەگەر لە شوێنی حەڵاڵە ئەو ئیشە ئەنجام بدا ئەویش خۆی بۆ خۆی عیبادەتە خێر و پاداشتە ئینسان دەستیەکەوێ کەوابوو عیبادەت زۆر لەوە گەورەترە کە من و تۆ هەندێک جار لێی تێگەیشتن وازین بەس نوێژ و زکر و ئەوانەیە ئینسان لە زەمان فیتنە لە زەمانێکە هەر یەکی ئاڵایەکی بەرز کرد بێتەوە لە زەمانێکە کەوا کوشتار زۆر بوو بێ لە زەمانێکە کە هەموو کەسی ئەڵێ من حەقم لە زەمانێکە کەوا سەر لە خەڵق تێک چوو بێ لەو زەمەنە تۆ ڕێگای خوات گرد بێ نوێژ و تاعاتەکانت بە جوانی ئەنجام بدەیت زەکاتی ماڵەکەت بە جوانی دەربکەی بڕۆی ئیش و کاسبیەکەت بە پاکی و جوانی نێلی مناڵەکانت احتیاجی خەڵک بن بە ڕێگای حەڵاڵ نانیان بۆ دەربکەی باوکو دایکت بە جوانی بەخێو بکەی شەرەف و ناموسی خۆت بپارێزی هەوڵ بدەی ڕێگای مزگەوت بگریتە بەر هەوڵ بدەی خەریکی بەشدار نەبی لەو تەفریقە و فیتنە و ئاژا و مەشاکلەی کە خەڵک تێیکەوتووە خۆی بۆ خۆی گەورەترین عیبادەتە وەک ئەوە وایە هیجرەتت کردبێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە پیاوچاکان ئەفەرمێ فالعیبادەة ئەفەرمێ عیبادەت تشمل نشاط الروح ئەفەرمێت چالاکی ڕوح چالاکی ڕوح هاتۆ بۆ خۆت خەریکی زکری خەریکی دوعای ڕوحت زیندووەکەیتەوە خۆی بۆ خۆی عیبادەتە ونشاط العقل حتى چالاکی عقل تۆ بەو عقلەتە خزمەتی نیشتمانەکەی خۆتەکەی بە جوانی و بە پاکی لە دائیرەکەتە غەش ناکەی بیر لەوە ناکەیتەوە کە ئەم بدەی بەسەر ئەوە بە جوانی ئیشەکەت ئەنجام مەدەی مامۆسای بە جوانی ئەنجامێدەی هەموو کارێ هەموو پیشەیەکت کە هەیە بەڕێک و پێکی و پێی توانای خۆت ئەنجامێدەی تەنانەت دوکانێکت هەیە تەنانەت ژن کە لە ماڵەوە خزمەتی ماڵ و مناڵ و پەروەردەی مناڵەکانی خۆی ئەکا و مێردەکەی ڕازیەکە ئەمانە هەمووی عیبادەتە ونشاط الجسد كله هەموو چالاکیەکان کە بەدەم بەلاشە بەدەست بە پێ ئەنجامێدەی مادام ڕێگای خوایە مادام بەو شێوازەیە کە لە قورئان و سنەتی پێغەمبەر هاتووە خۆی بۆ خۆی عیبادەتە هەروەها گرتنەوەی دەم مێش ڕوح جەستە هەموو کردەوەکان کە دژی قورئان و سنەتە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغیان لێ کردو ئەگەر تۆ خۆتی لێ بگریتەوە خۆی بۆ خۆی عیبادەت کەوابوو ئێمەی مسلمان ئەبێ ئاوا تێبگەین
هەموو کارێک کە ئەیکەی مادام خوا پێی خۆشە بیکەی مادام فێڵی تیا ناکەیت و غشی تیا ناکەی خۆی بۆ خۆی عیبادەتە ئەو کارانە ئەنجام بدە ئیتر دوور بگرە لە فیتنە و لە بگرە و بەردەی ئەم و ئەو لە دەوەی خوانەخواست زوانت یان دەست بچێتە خوێنی مسلمانێک خۆی ئەمە وەکو وایە هیجرەتت کردی بێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی یا ڕەبی خوایە لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری یا ڕەبی خوایە لەوانە نەبین کەوا زمانمان یان دەستمان لە فیتنە و لە ئاژاوەیە دژ بە مسلمانان بەشدارە بێ یا ڕەبی خوایە لەوانە بین کە بە زمان و دەستمان دائیمەن لە خێری خۆمان و ماڵ و مناڵ و مسلمانانە بین یا ڕەبی خوایە بخاتن ناوەجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردووی مسلمانان بکەی یا ڕەبی هەموو احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە بخاتن ناوەجوانەکانی خۆت وڵاتمان لە تەفریقە و ئاژاوە و دووبەرەکی بپارێزی یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە هەردەم پیاوی باش و پیاوی چاک بن یا ڕەبی خوایە لە کاربەدەستی خراپ و زاڵم مستەمکار بە دوورمان بگری یا ڕەبی خوایە وڵاتمان پڕ لە خۆشی پڕ لە شادی بکە ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بکە خوایە خۆشی و هەرزانی تیا بەرقەرار بکە یا ڕەبی خوایە وڵاتمان لە ستەمکاران پارێزە لە هەر کەسێ تەماحی ئەم وڵاتەمانی کردووە ئەوێ بەرەو خراپە بیبە خوایە بمان پارێزە ئامین ئامین